ئەو نظامە دیکتاتۆری خوێناویانێک کە دروست بووە هەموو بە پشتیوانی جێشی عێراقی دروست بووە. ئێمە ڕۆژێک لە ڕۆژان ترسیەوەمان نەبوو ئێران بێ پەلامارمان با یا تورکیا یا سووریا یا جێگەکانی تر. هەمیشە کوردستانی عێراق لەلایەن جێشی عێراقیەوە پەلاماردراوە و داگیر کراوە و وێران کراوە و خەڵکەکەی کوژراوە. لەبەر ئەوە ئێمە هەوڵمان ناوە دوو زەمان بخێنە ناو دەستورەوە. یەکێکیان زەمانێکی دەستوریە، ئەوی تریان زەمانێکی مادیە. زەمانە دەستوریەکە عیبارەتە لەوەی کە دامان ناوە کە هێزە چەکدارەکانی عێراق لەژێر سەیتەرەی مەدەنیا بێت، نەک جەنەڕاڵ و مینەکانی عێراق بەڕێوەی بەرن. میزانی هێزە چەکدارەکانی عێراق لە چاو میزانی عێراقا دیاری بکرێ کە لە 400 زیاتر نەبێت، نابێت لە 400 زیاتری میزانی گشتی عێراق تەرخام کرێ بۆ جێیش. هەروەها سەقفی ژمارەی جێیشە بێت دیاری بکرێت، 100,000 بێت، 200,000 بێت، ملیۆنێک بێت، 4 ملیۆنێک بێت. چکم خۆتان نەزانن لە زمانێکە جێشی عێراقی ژمارەکەی گەیشتووە ملیۆنێک. پێشەوەی کە سەدام بڕوخێت هێزە چەکدارەکانی عێراق لە حدودی 600,000 نەفەرا بوو کە ئەوە بێ بە بارێکی زۆر قرس بەسەر میزانی عێراقەوە. یعنی ئەگەر ئەبێر خەریکی بەخێوکردنی جێیش بی ئەو پارەیە هیچی نامێنێتەوە بۆ مەسەلەی تەنمیە و بۆ مەسەلەی پێشخستنی ئابووری و ژێرخانی کۆمەڵ و ئەوانە. یەکێکی تر لەو شەرتانی کە دامان ناوە ئەوەیە کە هێزە چەکدارەکان بۆیان نییە نەبجوڵێن بۆ دەروی عێراق، نەبۆ هیچێکی لە یەکلیمەکان ئیلا بە موافقەتی سەیە 75 پەرلەمانی عێراقی نەبێت کە ئەویش ئەو ساکە گەڕێی ئێمەی تیابەجینا سەیە 75 لە پەرلەمانی عێراقی بە هیچ جۆرێک تەمین نابێت. یەکێکی تر لەو شەرتانی کە دامان ناوە ئەویش ئەوەیە کە بێت جێیش لەسەر ئەساسی دڵسۆزی بۆ وڵاتەکە خەڵکە بژێری، نەک لەسەر ئەساسیەوەی کە ئەمە شیعە و ئەمە سوننیە و ئەمان کوردە و ئەمان تورکمان و ئەمان ئاسووری و ئەمان ئینا. یعنی کۆمەڵێک مەقایس دانراوە. ئەمانە مەقایسی ئەگەر بتوانین لە دەستوری عێراقیە تەسبیتیکەین ئەبێ بە زەمانێکی دەستوری بۆ پاشە ڕۆژی میلەتەکەمان کە جارێکی کە جێشی عێراقی نەتوانێت بێت پەلاماری کوردستان با داگیری بکات و وێرانی بکات و سەر لە نوێ کوردستان وەکو وڵاتێکی داگیرکرا و معاملە بکات. ئەوە زەمانە دەستوریەکە بوو. بۆ تەمینکردنی زەمانی مادیش چقم تەنیا زەمانی دەستوری کافی نییە. احتیمالی وەیە لە مستەقبەلە کۆمەڵێک زابتی شۆڤێنی یا کۆمەڵێک زابتی ئوسوڵی سەیتەرە بکەن بەسەر جەوشە و ئەو ساکا بە ئارزوی خۆیان بێن پەلاماری ئەم ئیقلیم و پەلاماری ئەو هەرێم و پەلاماری ئەو جێگەی بن.